حي على الصلاة. الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. عزیزان و خۆشەویستان، برایان خۆشکان، خۆشحاڵین لە خزمەتتانە هاتینەوە جارێکی تر لە نووری دیدەمە لە بابەتی نوێژە. لەم ڕۆیە باسێکی چەمانەوە ئەکەین کە پێڵێن ڕکوع. خۆشەویستەکانم، ڕکوع ئەو ڕوکنەیە کە بێ ئەو نوێژ نقوستانە بێ و پێویستی بە سوزدەی سەهوو ئەبێ. مەهماکان فاتحا و بە پێوەستان و قورئان خوێندنەکە گەورە بێ، مادەم فریای ڕکوع کەوتی نوێژەکەت بۆ حسێبە. ئەگەر فریای ڕکوع نەکەوتی ئەو ڕکاتت بۆ حسێب نییە. من ئەدرەکە ڕەکعەتەن من الصلاة فقد ئەدرەکە الصلاة. هەر کەسێ فریای ڕکاتێک لە نوێژ کەوت کەواتە فریای نوێژ کەوتووە. کەواتە کە نوێژەکەین ئەڵێن چەند ڕکاتمان کرد خۆمان، بە پێی ڕکاتەکان نوێژەکانمانە بژێرین. بەڵام خۆزگە فێری ئەوە بووینایە چۆن ڕکاتمان کرد، نەک چەند ڕکاتمان کرد. چکە لە ڕێنەیە کوانتیتی دەور نابینێ، کوالیتی دەورە بینێ، چەندێتی دەور نابینێ، چۆنێتی دەورە بینێ. نوێژەکانمان چۆکت بێ، چونکە ئەگە نوێژێک ڕکوعەکە و سوجودەکەی تەواو نەبێ ئەمە نوێژ نییە. نوێژەکەمان نقستانە خۆشەویستەکەم، چونکە یەک لە سەر سێی نوێژ بریتیە لە ڕکوعەکەی، یەک لە سەر سێیەکەی تری بریتیە لە سوجودەکەی. چونکە یەک لە سەر سێی نوێژ بریتیە لە ڕکوعەکەی. ئەگەر ئینسان ڕکوعەکەی تەواو نەبوو نوێژەکەی تەواو نییە. بۆیە زۆر زەرورە ئینسان کە چووە ڕکوع بزانێ چۆن و بۆچی ڕکوعە بە، چونکە ئێمە بەجایزی نازانین کە بەرامبەر ئینسانی وەستاویت تەنانەت لە کاتی نمایشکردنە سەرت ئاوا نەزم بکەیتەوە بۆ کەسێ، یاخود ئاوا سەردانەوینی بۆ کەسێ. بەڵام ئێستا تۆ کامل بە دەرەجەی 90 ئەچەمەیتەوە، واتە دووقە دەبی، خۆت دووقە دەکەیت. پێشەوەی کە لە سوژدەیە خۆت سێقەتکەی، ئێستا ڕێک ئەبێ بە دوو پارچەوە، لە ناوەڕاست تا ڕێک ئەشکەیتەوە ڕکوع بیت. بۆچێ؟ بۆ یەک کەس، بۆ یەک تاک، بۆ یەک زات. پێشتر وتمان ئیاکە نەعبود، تەنها تۆ ئەپەرستین. واتە ئەم سەرە بەرزە تەنها بۆ تۆ ئەنەوێ، تەنها بۆ تۆ داعەبەزێ، تەنها بۆ تۆ ڕکوعە بە. بۆ هیچ کەسێکی تر ئەمەی قوبوڵ نییە، چونکە ئەمە زیلەتە خۆشەویستەکەم. لە کاتێکا تۆ نەتوانیت سەر بۆ کەسێکی تر دابنەوێنی، خۆشمان ڕڵین سەری بەرزمان نەوێ ناکەین. ئینسانی موسڵمان سەری زۆر لەوە بەرزترە بۆ غەیری خوای گەوری دابنەوێنێ. بەڵام دیقەتی مەنزەرەکە بن، مەنزەرەکە زۆر گەورەیە بەراوردووی خوای گەورە وەستاویت. ئێستا بۆ ئەوەی کە ڕێگەت بدرێ بچیتە سوجود ئەبێ بە ڕکوعا تێپەڕی. پێش ئەوەی کە ڕێگە بدرێ کە لەگەڵ خوای گەورەیە گفتوگۆکەی لە تەحیاتا بڵێ ئەتەحیات لله، ئەبێ بە ڕکوعا تێپەڕی، ئەبێ سەری بەرزت نەویکەی، ئەبێ سەری نەوازش دانەوێنیت. واتە کە ئەڵێن سەری نەوازش بۆ فڵانش دانەوێنین جایز نییە. هیچ کەسێک، هیچ مەخلووقێک، هیچ مردوویەک، هیچ خاکێک، هیچ شەهیدێک، هیچ ئاڵایەک هی ئەوە نییە سەری ڕێز و نەوازشی بۆ دابنەوێنی غەیری ئەڵڵا نەبێ. ئەم سەرە نابێ بنەوێ، چونکە ئەڵێ چی؟ ئەڵێ سوبحانە. سوبحانە یعنی خوایە، خوایە تۆ بێبەریت، تۆ دووریت، تۆ منەزەهی لەوەی کە شەریکت بۆ بڕیار بدرێ. سوبحانە ڕەبی العەظیم، گەورەی بۆ خوای من، نزیهی بۆ خوای من، خوای عەظیمی من. بەرەو کە ئەچیتە ڕکوع ئەبێ بزانی بۆ چێ چوویتەتە ڕکوع، چۆن چوویتەتە ڕکوع، چنێکە مێنیتەوە، چنە ئیستیقرارەکەی، چنێ دڵە ئارامە بێ. ئەبێ حسابی ئەمە بۆ خۆ بکەی خۆشەویستەکەم.
دڵ و مێش ئەچنەیەک ئاستەوە. دڵی بڕیاردەر، دڵی پاشا لەگەڵ وەزارەتەکانی مێشکە ئەچنەیەک لێفڵەوە بۆ ئەوەی کە خوێنێکی زیاتر بۆ مێشک و بۆ بەشەکانی تری لاشە بچێ. هەر کاتێ ئینسان چووە ئەم حاڵەتەوە دڵی بۆ خۆشە بێ، مرتاحی ئەوە ئەبێ کە ئیستاکەنە نیوەی شەوتەکەی بڕیوە، نیوەی هەنگاوەکانی بەرەوخوای گەورە ناوە، دڵی بۆ خۆشە، مرتاحە لەگەڵ خواکەی خۆیان. چەند بنەوێ، چەند نزم بێتەوە، چەند کوڕنۆش بەرێ، چەند بچەمێتەوە، هێشتا هەرکەمە. ئەگەر شتێکی تر هەبوایە خوای گەورەی لێ ڕازی کردینایە، لە ڕکوع و لە سوژدە گەورەتر ئەوایە بمان کردایە، دڵیشمان پێی خۆش بوایە. چکە بەڕاستی ئەمە دەست هەموو کەسێک ناکەوێ، چکە ئینسان لە قیامەتە ئەوێ ڕکوع بەرێ، بۆی نابرێ. خوای گەورە فەرمێ وئیذا قیل لەهم ارکعوا لا یرکعون. ئەوانەی کە پێیان بووتە ڕکوع بەرن بچەمێنەوە، ڕکوع نابن. بەڵام ئێمە پێمانەوتێ ڕکوع بەرن، ملمان کەچە، سەرمان زۆر لەوە بەسووکتر بۆ خوای گەوری شکە بین کە داینەوێنین، کە زیاتر داینەوێنین. نەخێر، کە لە پێناوی خوای گەورەیە هەر لە دەستی بین. بە ئینسانی موسڵمان ئاوا خۆی سیرکە، چەند ئەم سەرە بەرزە، چەند نیعمەتی تایە، چەند گەورەیە، چەند ئەندام و هەستەوەری تایە، بەڵام بۆ خوای گەورە هیچ نییە. بۆیە ئەبێت ئەو نەبچەمیتەوە هەتاوەکو ئیستیقرارەکەیت، ئەو نەبمێنیتەوە هەتاوەکەی دڵە مطمئین نەبێ، پەلەت نەبێ سەرە بەسکەیتەوە. ئەبێت ئەو فەقراتی کە خوای گەورە پێی بەخشی بیت. خۆشەویستەکەم ئەڵێی سوبحانە ڕەبی چی؟ ڕەبی العەظیم. تو ئەو خوایە، تو ئەو خوایەک پرسیاری برایانە، ئەو خوایی کە ئەم ئینسانە لە یەک نوتفە لە بینی بڕبڕی پشت و سکۆڵی سنگا دروست دەکات، ئەم ئینسانە عەظیمەی لێ دەرەهێنێ. فإذا أنتم بشر تنتشرون. هی ئەوە نیە تەسبیحات بکرێ، هی ئەوە نیە سوپاس بکرێ بڵێ سوبحانە ڕەبی العەظیم چی وبحەمده، یان بڵین سبوح القدوس رب الملائكة والروح. هەمووی تەسبیحاتە بۆ خوای گەورە. یان بڵێ سبحانك اللهم ربنا وبحمدك لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. ئەم خوایی ئەوە نیە کە ئینسان بە گەورە سەیریکە، بە عەزیز سەیرکە، قەسەم بە پەروەردگار، قەسەم بە خوا. ئەگەر ئەم خوایە نەبێ، ئەم عەظیمە نەبێ، ئەم خالقە نەبێ، هیچمان جومگەی پشتمان ناچەمێتەوە. دیقەتی ئەم لاشەیە بن خۆشەویستەکەم. ئەم نیوەی لاشەیە لە سەر و لە مل و لە سنگ و لە شان و لە پەلەکانی سەرەوە و لە سک، هەر هەمووی لەسەر فەقەراتی ئەلێرە ئۆقرەی بەستووە. سی و ئەو نەفەقەرە بە دوای یەکا دانە بەدانە دێن، هەتاوەکو لە مێشکەوە دێنە خوارەوە ئەستورترە بن، گەورەترە بن، بۆ ئەوەی کە بتوانن قورسی لاشە هەڵگرن، بۆ ئەوەی کە بتوانن قورسی سەر و خۆیان هەڵگرن. وەکو چۆن مهندیسێک کە فاوندیشن و پایەکان تێکە، پایەکانی سەرەوە قایمەکات، نا پایەکانی خوارەوە قایمترەکە بۆ ئەوەی کە بتوانێت کێشی قاتەکانی سەرەوە هەڵگرێ. ئەم سیون ئەو نەفەقەرەیە، ئەم موتورکەی پشتە کەی ئازەکانی لە وەزارەتەکانی مێشکەوە بۆ دێ، بە هەمووی تێ ئەپەڕێتە خوارەوە، وەکو چۆن دەزیوێک بەناو دەنگی تەسبیحابەری دانە بەدانە. اینجا لە هەموو بڕگەیەکیشە، لە هەموو فەقەرەیەکە کڕکڕاگەکان جیانەکاتەوە، لە شوێنی هەموو کڕکڕاگەیەکەوە بۆری خوێن و دەمار تێپەڕە بێ. ئەگرێ یەک لەو کڕکڕاکانە ترازان یاخود پشتی ئینسان تووشی سەوەفان بوو، پێڵێن تووشی ئینزیلاق بووە، پشتی یەشێ، پشتی ناچەمێتەوە. ئەڵێ بەخوا باشتر وایە لەسەر کورسی نوێشکەم. سوبحان الله، ئینسان کە لەسەر کورسی نوێژەکە هەست بە تامی نوێژ ناکە، هەست بۆ ناکە کە فعلەن نوێژەکات. بۆیە هەر نیوەی ئەجرەکەشی بۆ ئەنووسرێ. ئەو نوێژەی کە بە دانیشتنانەوە ئەکرێ وەکو ئەو نوێژە نییە کە تۆ ئەتوانی وەکو پێویست بچەمیتەوە. باشترین ڕیاضەش بۆ پشت ڕکوع سوبحان الله، کە ئینسان خۆی با بە پێشاو فەقەرەکانی وردەودە لە یەکتری جیابنەوە. باشترین شت بۆ ئازاری پشتی ئێستا، بۆ ئینزیلاقی ئێستاکەنە ئەو جوڵەیە کە ئینسان لە کاتی ڕکوعی کات و خۆی با بە پێشە. سی و ئەو نەفەقەرە 360 دانە جومگە لە لاشەی ئینسانە، هەر هەمووی لەگەڵ ڕکوع ئەجوڵێ، هەر هەمووی لەگەڵ ڕکوع پێویستی بە گریسە، پێویستی بە شەحنە، پێویستە کات هەموو بەیانیەک
باجی 360 دانە جومگە بیت بەڵام خوای گەورە شەحن و باجەکەی لەسەر هەڵگرتوین خێرەکەی لەسەر هەڵگرتوین فمێ دوور کات نوێژی زوحا بکە 206 ئێسک نەلاو لاشەیە 640 دانە ماسوولکەی پێوە بەندە هەر 640 دانە ماسوولکەیە بەلانی کەم و دەمارێکی لێمێشکەوە بۆ هاتووە بۆی کە بتوانە بیجوڵێنێ ئەم لاشە ئەبێ هەمووی تەنسیق کا بۆ ئەوەی کە ئینسان بەرێتە پێشەوە و نێڵێ لەنگەر تێک بات و لە ئاستی فەقەرە و ڕکوعەکەیا بیوەستێنێ بەس ئەمە کافیە بۆ ئەوەی کە ئینسان سوپاس و ستایش و تەسبیحاتی خوای گەورەی لەسەرکە کە ئەتوانێت پشتی بچەمێتەوە کە ئەتوانێت پشتی نەرم بێ کە ئەتوانێت خوای گەورە ڕێگەی پێبا کە ڕکوعی بۆ بەرێ کە ڕکوع بۆ چێ ڕکوع بۆ ئەو خوای کە هەموو ئەم نیعمەتانی پێبەخشیویت بۆی ئەڵێی سوبحانە ڕەبی العەظیم وبحەمدیه وەسوپاسی شێکی گەورەی بۆ تۆ نییە فەزڵ بۆ تۆ نییە منەتی تۆ نییە بەل الله یەمن عەلەیکم منەتی ئەو خوایە کە ئەوای دروست کردی کە ئەتوانیت پشت یەک طەبق نەبێ و ئێستاکەنە بیچەمێنیتەوە بۆ خوا ئەگەر پشتمان یەک طەبق بووایە ئاوا وەکو ئێسکی ڕان و شوێنەکانی تر چیمان بکردا لە فەقەراتمان چۆن جوڵەمان پێ بکردایە سبحان الله فەقەراتێکە خوای گەورە بەو حەساسیە دروستی کردووە حەساسترین دەماری تێپەڕێ هەرچی دەمارەکانی پەلەکانی خوارەوە و قاچ و جنس و حتا سەمامەکانی ڕاگرتنی میز و پیسایش هەر بەوانەیە تێپەڕێ یەک دەمار لەو دەمارانەکە لێ ئەدرێ هەموو ئەرز و ئاسمان بەبێ خوا ناتوان بدەنەوە جارێکی تر بۆیە دوکتۆر پێتەڵێ ئەبێ عەمەلیاتی فەقەراتەکە و زوو بکەیت پێشەوەی کە دەمارەکە لە دەست بی چکە جاری تێ و دەمارە ناگەڕێتەوە بۆ ئەو کەسانی کە تووشی حادیسی سیارە و ڕووداوێکە بن ئەبێ هەتا ماون لە جێگەیا بن بکەون لە جیاتی ئەوەی کە خزمەت گوزار بن ئەبێ خزمەت بکرێن ئەگە دوکتۆرێ پێو بڵێ من فەقەراتەکە بۆ ژێرمەوە بەڵام بێ ڕۆژی 5 دانە جار ئەم ڕاضیەم بۆ بکەی ئەڵێ چی ئەڵێ دکتۆر گیان هەردوو دەستی شەماچەکە مەمنونیشتم قوربانیشتم دوعای خێریشە بۆ بکەم هەموو ڕۆژێ 5 جار نا بەخوا من 50 جار ئەم ڕاضیە یەکەم بەس جوڵەکی جارانم بگەڕێتەوە ئێستا لە جوڵایت ئێستا بەتوانایت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە قیامەتا منافقەکان پشتیان ڕقە بێ یعنی سوجدە بەرن و سوجدەیان بۆ نابرێ يوم يكشف عن ساق ويدعون إلى السجود فلا يستطيعون يعني كرنوش برن بلام كرنوش يعني بۆ نابرێ پشتمان نەرمە ئەبێ دڵیشمان بەو شێوەیە نەرم بێ ئەبێ چاومان نەرمتر و فرمێسکاوی تر بێ لە کاتێکا ڕکوع بین چکە لە کاتی ڕکوعە بە ئاسانی هەموو تاوانەکانی سەرشانی ئینسان ئەتەکێن و بەرەبنەوە جێ خۆی نییە چەند ئەتوانین لە ڕکوعا بین چەند ئەتوانین بمێنینەوە چەند ئەتوانین بۆستین چەند ئەتوانین لەم بارەیە خۆمان ڕابێنین پەنە نەکەین پێش ئەوەی کە سەربەرزکەینەوە دڵمان بۆ خۆش بێ بڵین هەموو تاوانەکانی سەرلاشە و سەرشانمان وەریوە ئەنجا سەربەرزەکەینەوە خۆشترین مەنزەر جوانترین مەنزەر جێی شانازیترین مەنزەر ئینسان بتوانێ بیکە لە کاتی سەرنەویکردنێتی بۆ ئەو خاڵقەی کە هەموو ئەم لاشە جوانەی بەم شێوە جوانە لە یەک نوتفە لە یەک هێلکە پێبەخشیوە خەزارم ئەمە کەمترین شتێکە کە خوای گەورە داوای لێ کردوین بۆی بکەین ئەکرا هەتا ڕۆژی قیامەت سەرمان لە ڕکوعا بێ وەکو لە حەدیثێکە هاتووە فەرمێ لەو ڕۆژی خوای گەورە ئەرز و ئاسمانی دروست کردووە مەلایکەتێکی هەیە سەری خستۆتە سوجدە کە قیامەت هەڵەسێ سەر بەرزەکاتەوە فەرمێ سبحانك ما عبدناك حق عبادتك گەورەی بۆ تۆ خوایە بەڕاستی وەکو پێویست عیبادەتمان نەکردی لە تا قیامەت سەرمان لە ڕکوعا بێ ئەو 70-80 ساڵی کە تیاژین جێ خۆیەتی لەسەر مەرگا بڵین ما عبدناك حق عبادتك بەڕاستی خوایە وەکو پێویست نەمان ناسیویت وەکو پێویستیش پەرستشمان بۆ نەکردووی. السلام عليكم ورحمة الله وبركاته.
حي